بینەرانی خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان باش من ئامانج بابانیم ئەم جارەش لە بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی لە پایامنێرانەوە هاتوونەتۆ دیدارتان بۆ پێشکەشکردنی چەندین بابەتی جیاواز و هەمەچەشن لە ناوخۆی کوردستان و لە وڵاتانی دیکەوە کە لە ڕێی پایامنێرانەوە ئامادە دەکرێت. بابەتی یەکەمان سەبارەت بە پێشمەرگە و ساتەکانیان و ڕستێک لێ بیرەوەری و یادەوەریەکانیانە بە سەربردننی کاتەکانی سەنگەرەکانی پێشەوە ئولفەت و ماڵاوایی و ساتەکانی ماڵاواییان لە خێزان و خوشک و برا و کەسوکاریان دوا پەیوەندیەکانیان چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ ساتەکان لە سەنگەرەکانی پێشەوەدا. باچینە لای راپۆرتێکی هاوکارمان مەریوان سەبارەت بە ئەم باسانە و ئەم بابەتانەی پەیوەستە بە ژیانی ڕۆژانە و چرکە بە چرکەی ژیانی پێشمەرگەوە. چاک نییە ناوتە قەوشوانە نە ئەوان زەحمیانتر بێمە ئەمانە ئەو پێشمەرگانن کە ماوەی 2 ساڵە لە ناحەی گوڵاڵە بەرگری لە خاکی نیشتیمانەکەن. ئەوان خاوەنی چەندان چیرۆکن. چیرۆکەکانی ئەمان جیاواز لە چیرۆکەکانی ترا. لەم ڕێپۆرتاژەدا ئاشنا ئەبین بەو چیرۆکانەی کە پێشمەرگەکان لە ناحەی گوڵاڵە تۆماریان کردووە و ئەو کارە ساتانەی کە لەگەڵ هاوڕێ شەیدەکانیاندا بەسەریان هاتووە. پێشمەرگەکانی ما ئەلێرەوە تا ئەگاتە شەنگار وەکو هێزی لەشکری کوردستان ئامادە بوونە ئەوەیشیان هەیەە لە ماڵەوە بیفرۆشن تا بگەینە جەبەکان. لەبەرەوەی ئەم جەبە شتێکی زەروریە، شتێکی نەتەوایەتیە، شتێکە لەسەری هەموو تاکێکی کووردە بۆ جێبەجێکردنی ئەم جەبهەیە. ئەگەر هاوڵاتیەکیش بێ یەک مناڵی هەیەوە نیە؟ خوا لێ نەسێن و بە نازی تۆ دایکیان گەورە تاوە دەسوش. ئەو کاتانی کە لەیرن هەموو کاتی بە ڕۆژ کارشێوان شێوەکەن و نەیشتان ئەنی تەنانەت ژەمە خواردنەکانیشمان دوو پارچێ و نیوەڕۆن ژەمە خواردنمان ئەو بەرنامەی فەوج و وزارەی پێشمەرگە و بشە بۆ بەرنامەیانەیە ئەمە خواردنیەوە ئەمە خواردنی هەرسێکی بەزێکی حمڵ هیچ کێشەین گەمە مریشکە بەس مریشتان کردووە ژەمە برنج و مریشک و خورما و دۆ ئەمانەمان هەرمی بۆتیە سەوزە و شووتی لەخوا بەزێ لە ڕووی خواردن و عیبمانی ئەشکالاتمانی بەس لە ڕەمەزانەوە بوونیان پێش ڕەمەزان باشین بەڵام لە ڕەمەزانە زۆر باشێت. بەڕاستی خۆرێکی زۆر گەرم و ناڕەحەتی کردین بەڕاستی بەس ئێمە بەگیانێکی کۆڵاینەوە بەرگری لە بەس بە بستیشار خاکیان کوردستانەکەین بەرگریەکەین نایڵن هیچ دوژمنێت زەپەر بە وڵات و خاکەکەمان بێنێت. ئەو شارە بنەوەنە جیان هەرەوەڵ عەرەب خەڵکی شەڕ
بزان ئەمانە هلا 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 كيوزم هلا حياتم بخير بك والله مامەڵای ئەوەی کە دەرەچی لە ماڵ بەحەقەت پیان ناخۆشە دەرەچوی بەڵام خاکەکە بەڕای من لە مناڵەکان پێویسترە یعنی ئێمە هەرمومان ماڵ و مناڵمان هەیە ئەگە فکرەوە کەینەوە ماڵ و مناڵ بەجێنێنین هەڵبەتە دوژمن خاکمان داگیرەکە من بەڕای خۆم خاکەکە لە ماڵ و مناڵەکە زەرورترە ناکە لە ماڵ دەرەچی حەقەت مناڵەکان بە دوات دێن باو بۆ چۆڕۆی هەربەت هەم برادرانی ئێمە لەیرە بۆ ماوەی فترەیەک وابوو دوو زەلامی وامانە بوو دوو شەو لە ماڵە ماوە سێ شەو لە ماڵە بۆ ژیانی لەیرە بوو یعنی ماڵ و مناڵەکەی وەک میوانێک ئەیبینی الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله المغضوب عليهم ولا الضالين آمين سمع الله لمن حمده الله أكبر وكوتمان أو قيران أو نهامتي كروي لهرمي كردستان كردوا أو هيش تأثيراتي لمعنويتي بيجمرقا ناكات بتيمش وكو بيجمرقا دواما لا سري خمانة دواما لا حكومتي هرمي كردستان لوزارتي بيجمرقا لثروكاتي هرمي كردستان يعني بشاويكي چۆنەڵێ بە گەورەی وە بڕوان قوربانیدانی پێشمەرگە بڕوان دڵسۆزی پێشمەرگە ئەگەر پێشمەرگە نەبێت خۆیانخوا ئەو ئەزمونەمان ئەکەوێتە مەترسیوە یعنی حەق وایە ئێمەش داوا ئەەکەین یعنی ئاورێکی باش بدەنەوە لە گوزران وەزئی پێشمەرگە ئەگەر پێشمەرگە نەبێت دڵنیام هەرێمەکەشمان ئەکەوێتە مەترسیوە. بە هیواین توانی بێتمان لەم ڕێپۆرتاژەدا هەندێک لە چیرۆکە کارە سادبارەکانی هێزی پێشمەرگەمان بۆ شەقام و بینەرانی بەڕێز و خۆشەویست گواست بێتەوە. مەریوان حەسەن NRT ناحەی گوڵاڵە. وەک نەریتی هەمیشەی بەرنامەی لە پەیامنێرانەوە هەمیشە ویستومانە سەپۆرتی تواناکانی خاوەن پێداویستێ تایبەتەکان و کەمەندامان بکەین. ویستومانە چەندین جار ئاور لە بەهرە و تواناکانیان بدەینەوە. با پێکەوە راپۆرتێ بینین لەسەر یەکێک لەو گەنجانەی لە شارە زۆر خاوەنی بڕوانامەی بەرزە و هاوکات لەگەڵیشیدا توانە کۆمەڵایەتی و پەیوەندی خێزانیەکانی بە شێوەیەک ڕێخستووە
کە جێگەی باز بێت ئێمەش لەمانوێت لە بەرنامەی لە پامنێرانەوە ئاور لەو گەنجە و بیکەینە ئاوێنەنمای چەندین کەسی دیکەی خاوەن پێداویستی تایبەت لە کوردستان. ئومێد یەکێکە لە خاوەن پێداویستی تایبەتەکان و دانیشتووی قەزای شارە زوورە هەرچەندە ئەو هەردوو چاوی بیناییان لەدەستداوە بەڵام ئەمساڵ لە قۆناغی چوارەمی بەشی کۆمەڵناسی زانکۆی سلێمانی بۆتە یەکەمی بەشەکەیان. 2004 ڕۆشتم بۆ دکتۆرە لای دکتۆر لێرە لە سلێمانی دکتۆر کاوتی فریای چاوی خۆت بکەوە هەردوو چاو زۆر لە خەتەریاتایە بڕۆ بۆ بەغا ڕۆشتم بۆ لای دکتۆر نەبیل مەمۆ لەوێ لە بەغا وتی هەردوو چاوت زۆر ترسناکە و پێویست دەکە عملیات بکرێ و تۆ ئەبیتە نابینە وەکو مرۆڤێکەوە کائینێکی کۆمەڵایەتیە نەمدەزانی لەگەڵ لاشی خۆماگیرم خوارد و نەمدەزانی چۆن بێمەوە ناو کۆمەڵگا چۆن لە ژیانی کۆمەڵایەتی دەست پێ بکەمەوە بیرم کردەوە لە ڕێگەی خوێندنەوە باشترین شتە تر بەشی کۆمەڵناسیم تێکردو لە دووەم اختیارم بەشی کۆمەڵناسیم بۆ هاتەوە لە 2011 بۆ 2012 حسابم بۆ سوالەکان ئەکرد حسابم بۆ کاتبەکەم ئەکرد چۆن ئەنووسێ بە چ دەستخەتێک ئەنووسێ کێ شێوازی مامەڵەکردنەکەی ئەمانە هەمووی کاریگەری لەسەر من هەبوو بەڕاستی ئالەوێ زەحمەتێکی زۆرم بووە حتا بڵم تا سەری ئەسقان یعنی ئەگونجێ هۆکاری سەرەکیشم بە ئەوائل بوونەکەشم هەروە ببێکەوە ئەو زەحمەتەم لە کاتی تاقیکردنەوەکە چەشتووە وانیار تۆ ماچی ئادەی وانیار گۆرانێک ئومێد پێش لە دەستدانی چاوەکانی یاریدەدەری پزیشک بووە بەهۆی نەخۆشیەوە لە ماوەی 5 ساڵدا هەردوو چاوی بیناییان لەدەستداوە ئەو پێش لە دەستدانی چاوەکانی ژیانی هەوسەری پێکهێناوە و خاوەنی 3 منداڵە خەمی گەورەی ئێستای ئەو ئەوەیە کە ڕوخساری منداڵەکانی نابینێت جێگەی داخی ئێستا دەموچاوی مناڵەکانمە کە ئێستا وەکو خۆی نایبینم هایمای کچم بینیومە ئێستا ئەوانی تر ناتوانم ببینم هەر دەستی لێدەم حەزم کرد و چاوگەشانیان ببینم ئەمە ئەوە لە لایەکی ترشەوە خێزانیشم خۆی بەڕاستی چاو نیگایەکی عاتفی خۆشەویستی بۆ خێزانداری تێدایە من واز دەکەم ئەم نەقسم تێدایە هەرچەنە خۆی وا دەرناکەوێ خێزانم خۆ وا دەرناقا بەس من خۆمەستم کردووە لە ماوەی 4 ساڵی خوێنی زانکۆدا بە هاوکاری هاوڕێیان و خێزانەکەی لە ڕێگەی کاسێتە وانەکانی تۆمار کردو و ڕۆژانە دووبارە گوێی لێگرتەوە و کۆشی کردووە لە زانکۆ کۆنەکە لە بەشی هەندەسە بووین لە قادرمەکان کەوتمە خوارەوە 8 قادرمە بەسەریەکەوە خوێندکارەکان پێکەنین بەڕاستی ئەو هەموو قادرمە مەسعەدێکی تیانەوە بۆ خوێندکارێ کی خان پێداویستی تایبەت ڕووی خەوبینینەوە بەڕاستی خەوبینینەکەم هیچ جیاوازێکی ئەو توی تیان نابینم لە ڕووی بینینەوە وەکو چاوساقێکی تر ئەبینم بەس ئەوەی تیا زۆر جارەیە لە خەوەکە تا ئەتەوێت ڕاکەی هەست دەکەم کە نابینە من ناتوانم ڕاکەم بەس واقعی شتەکە دەبینم یاخود ئەزانم کە ئێستا ئەو تۆپە ئەو مناڵانە یاری ئەکەن لە خەومەکەمە ئەو تۆپە بەرەو من ئێت هەست دەکەم بەوە بەڵام ئەزانم نابینام ناتوانم خۆم لێلادەم هەست بە نابینایەکە خۆمەکەم لەناو خەوەکەمدا بە هیوای ئەوەم کەوا بتوانم لە هەر شێوازێک بێت بە شێوازەکان ئەگەر ئیمساڵیش نەبێت ساڵێکی تریش بێ دەرفەتم بۆ بڕەخسێت بتوانم ماجستەر بێنم لە بوارەکەی خۆمدا دەی خاستەی دوای تەواوکردنی خوێندن و بەدەستهێنانی بڕوانامەکەی ئومێد لە ماڵە سادەکەی خۆیدا ڕۆژانە کاتێکی زۆر لەگەڵ منداڵەکانیدا بە یاریکردن بەسەردەبات و دەیەوێت قەرەبووی ئەو ماوەی بکاتەوە کە سەرقاڵی خوێندن بووە سعیم ئەکرد هایما شتەکە لە کاتی سەری ساڵ بوو تا ڕۆشتم دەسێ پشۆم هاتمەوە شتەکەی شۆری بوو و گۆرانی وت بوو پیاە دەستی پیانە ئەو گۆرانی وت ئەوە بەلامەوە وەکو یادگاریەک ماوە هەرچەنە ناخۆش بەڵام خۆش بوو لایشمەوە ئێستا هەر ماوە شتە مەڵگرتووە یەکی ترشیانەوە بوجارێکیان دانیشتم ئاوا شتەکان دانابوو وەختێکم زانانی زەمە ئێرەم هات تەجیلێک بوو ئەم کێشەی بەسەرمە کە بێم بۆ ئێرە جا من هیوایەتم ڕێحانەی شەوبۆنی خۆش و ئەوانە سەوزیە کە ئێمە ئێرە ئەگەڕێم بۆ نەمامەکان لەبەرەوەی دەستی لێ بدەم زۆر جار یا لە بن سێبەرەکە کەمێک دانیشم و حەوێمەوە ئێستاتر ئەمە ئەوا دەستیان لێ دەم و هەز دەکەم کە سەوزن هەز دەکەم کە گەڵایان نەوەریوە هەز دەکەم یاد سیز بوون تینویانە زۆر جار بەوە هەستی پێەکەم یا زانم ئەم نەمامانە کە ناشتوو من بزانم چنێک گەورە بوون چنێش خواردوونی چنە مێرولەتی داون چنێ خراپ بوون ئەوە دەستیان لێدەم ئەزانم کامیان ڕێحانەیەتر بە بۆنەکە هەستی پێەکەم ئێستا لێرە نەمامێکی هەنجیرم ناوە لێرە زۆر باش سەوز نەبووە ئەمە نەمامەکەیە زۆر گەورە نەبووە بە تەمام ئەو هەنجیرە بێتە گەورە بێتەوە وانتر لابم بزانم ڕێحانەکەم ئێستا ئەمە وا بزانم ڕێحانەکەمە خوا
تۆپەکێ کۆگە کووە نەزانم زوولووە دەی ئێجارەکە عومەر فەتاح NRT قەزای شارە زۆر. لە دوا دیاریکردن و ناونانە فەیسبوک ناونرا بە میدیا زەبەلاحەکە و هەر لەم ڕوانگەیەوە دادەنرێت بۆ میدیایی کە دەتوانێت شەقام بزوڵێنێ. بەپێی دوا ئامار هێندەی بەکارهێنەرانی فەیسبوک یەک لە سەرچواری ئەوە پەیجی خەیاڵی و ناوی خوازرا و پەیج هەیە بە ناوی دیکەوە واتە ساختە. ئەمەش کاریگەری هەبووە لەسەر ڕاو بۆچوونی سیاسی و هەروەها بەشێکی زۆر لە خاوەنڕاکانی بەتەنگ هێناوە. بەکارهێنانی نادروستی فەیسبوک یەکێکە لە دیاردەکانی سەردەم. با پێکەوە بچینە لای راپۆرتی هاوکارمان ئاوات سەبارەت بەم دیاردەیە لە کوردستان. فەیسبوک ئەو شێیەی کە ڕەنگە تاکەکانی کۆمەڵ بە بەراورد بە وشەکانی تری زمان زۆرترین جار بەکاری بهێنن کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو کاریگەریە زۆرەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیە هەیەی لە هەرێمی کوردستان و لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی زۆربوونی هێڵەکانی ئینتەرنێت و ئامێرە زیرەکەکانی کۆمپیوتەر و مۆبایلەوە بەکارهێنەرانی فەیسبوک بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. بەڵام خراپ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیە لەلایەن بەشێک لە بەکارهێنەرانیەوە و دروستکردنی ئەکاونت و پەیجی ساختە و کاریکاتێر لەسەر تاکەکانی کۆمەڵ لە حاڵەتەوە بۆ دیاردە نزیک بۆتەوە بە شێوەیەک بە هەزاران پەیج و ئەکاونت لە ژێر ناونیشانی جۆراوجۆر و لایەنگردا دروست کراوە. پەیجێکی ساختەدانیت خۆشەکەی لە چیە بەچی ئەگەیت شەڵات هینێکی هەوە ینی با بڵێنەوە شتی بکردایەت نقطەی هەدەفێکە وای پێ بگەشتە هیچ شتێ نییە پێی بگە وازی لێبێنە زۆر باشترە. هەر تاکێک لەم شارە سێریکە هەمووی سەحابی خوشک و دایکە ئەنتەرنێتە هەموو شتێکە بینێ هەموو کەس خۆی ناشری نەبێ. ئێمە ئەوەنەی کەشتی ناشرین بڵاو ئەکەینەوانێ دووشتی جوان بڵاوکەینەوە باشترە ئەوەنەی ڕقمان لێەکە یەکتریمان خۆش بوێت باشتر نییە. بەشێک لە بەکارهێنەرانی فەیسبوک ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئەو کەسانەی بە ئەکاونت و پەیجی ساختە تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاردەهێنن زیاتر مەبەستیان بە سەربردنی کات و دەربڕینی ڕق و کینە و دروستکردنی تانە و تەشەرە لەسەر کەسایەتیەکانی کۆمەڵگە. ئەم حاڵەتە لە سەرانسەری جیهاندا بوونی هەیە و زۆر جار کەسایەتە سیاسەکانی جیهان و ئاکتەرە بەناوبانگەکان بەهۆی ئەوەی ئەکاونت و پەیجی ساختە بە ناویانەوە بڵاو بۆتەوە ناچار بوون ڕوونکردنەوە بڵاو بکەنەوە. ئەو کەسانەشی بەرهێرشی پەیجی ساختە و جۆراوجۆر دەکەون دەبنە باس و خواسی نێو بەکارهێنەرانی فەیسبوک و بەدەیان و سەدان پۆست و کاریکاتێریان لەسەر بڵاو دەکرێتەوە. گەنجێکی وەکو منە لەسێ ئەمە نمونەیەکە یەنمەوە گەنجێکی وەکو منە لەسێ مەسەڵەن ڕقی لە یەشەکە بەناوی ئەو کەسەوە تێگەی فەیسبوکێک دانێ هەزار ئەنواع شتی غەڵەتی پێواگە تێگەی بۆی ڕێ ئەو کەسە ناشرینکە بەڵام لە ئەسڵە ئەو کەسە کەسێکی بەڕێز محتەرەم باش. زۆر محاولی ئەوم کرد کە هەوڵ بمزانم ئەو کەسانەشن ینی بە حەقت وایە و واز کۆڵم لێە کۆڵ ینی کەسێکم لەوانەی کە زۆر پەیج و فەیسبوک بەناوەدا ئەمدێ. جگە لە دروستکردنی پەیج و ئەکاونت بە ناوی خوازراوە بەدەیان پەیج بە ناوی کەسایەتیە دیارەکانی کۆمەڵگە و دەستگاکانی ڕاگەاندنەوە دروست کراوە کە پۆست و وێنەی نەشیا و بڵاو دەکەنەوە و لەگەڵ کەسانی تردا قسەی پێ دەکەن. بۆ نمونە تەنها بە ناوی کەناڵی NRTەوە زیاتر لە 80 پەیجی جۆراوجۆر دروست کراوە. شارەزایانی بواری ئایتیش دەڵێن تا ئێستا دامەزرێنەرانی فەیسبوک سانسۆریان لەسەر بەکارهێنەران دانەناوە بۆیە بە ئاسانی ئەکاونت و پەیجی ساختە دروست دەکرێت. ئەگەر کەسەکان فەیسبوک بن کە ڕیپۆرت بنێرن بۆ فەیسبوکە کە بیانوێ دایخن لەو حاڵەتەیە بێ ژمارەیەکی زۆر فەیسبوک ئەو ڕیپۆرتە بنێرێ بەس ئەگەر پەیج بە پەیجی ڤێریفای ڕیپۆرت بنێرێ بۆ ئەو کەسە چەند پەیجێکە توانێت فەیسبوکێ داخە عین تۆ ناتوانین بە هیچ ڕێگایە نییە بە فەیسبوک بڵێ ئەم پەیجەم بۆ داخ. تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ساڵی 2004 لەلایەن خوێندکارێکی زانکۆی ئۆکسفۆرد بە ناوی مارک زوکەربێرگ دروست کراوە و بارگای سەرەکی لە شاری مینلۆ پارکی ویلایەتی کالیفۆرنیا لە ئەمریکا. بە پێیامارەکانی فەیسبوکیش هاوڵاتیانی کەنەدا و بەریتانیا و ئەمریکا و ژاپۆن لە زۆرترین بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکن. ئاوات محمودیان ئاڵتی سلێمانی. بەرنامەی لە پەیامنێرانەوە لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامە و چەندین بابەتی دیکە چاوەڕێیەوە دەکات بەڵام دوای ناوبڕێکی کورت. جارێکتر سڵاوتان لەبێ عزیزان. ڕایەک هەیە دەڵێ شاعیران ئاوێنەنمای خەمەکانی کۆمەڵگەن و جارێکتر نیشانمانی دەدەنەوە. ڕایەکی دیکە هەیە دەڵێ
شاعیران هەمیشە هەنگاوێک لە پێش کۆمەڵگاون چەندین ڕای ئەرێنی و نەرێنی جیاواسەیە سەبارەت بە شاعیران ئەدەبیاتی کوردی و زمانەکەشی بە شعر و ئەو زمانە شاریە دەناسرێتەوە کە هەیەی و ژمارەی شاعیرانمان لە ژمارەی زۆربەی پیشەوەر و بابەتەکانی دیکە زیاترن بێگومان شعر و ئەدەبیات بەشێکی گەورە لە کللتوری کوردەواری پێک دێنێت با بچینە لای یەکێک لەو شاعرانەی لە سەردەمی نوێدا بەشێکی زۆر لە شعرەکانی کراونەتە گۆرانی و ڕۆژانە وێردی سەر زمانمانە. سلێمانی لەو ڕۆژەوە جار دراوە کە تۆ شاری ئێشگری ئازادیت و بۆ هەمیشە هەر بێداری لەگەڵ دیلێتی هەڵناکەی ئازادی وەک هەناسەتە لە مێژوودا ڕاپەڕین و ڕەشەباکەت پێناسەتە. سەرەتای ناسینی شعریم لەگەڵ ساڵە بێچارە بۆ ئەو ساتە وەختانە دەگەڕێتەوە کە کۆمەڵە دەقی جوانی ئەو پیاوەم بینی هەستم دەکرد کە لە ناخویم هەموو گەنجێکی ئەم وڵاتەوە نزیکن هەرگیز ئەو دەقە شعرم لەبیر ناچێکاڵێ ئەم شەو میوانێک دێتە دیدەنیم ئەگەر ئەو میوانە تۆ نەبی ئەوە مەرگ میوانم بێت. کاتێکیش ساڵە بێچارم لە ماوەی کارکردندا لە بنکەیژی ناسی بۆم دەرکەوت ئەم پیاوە نەک شاعیر ڕووناویرێکی گەورەی میلەتەکەمانە کە خۆی لە شعرەکانی ناسکترە. لە کۆتایی هەفتاکانەوە کە تەمەنێکی زۆر کەم و هەرزەکار بووم خۆشم نازانم ئەو سەحرە چییە کە پەنام بردوتە بەرنووسین لە هەفتانەوە یا محاولاتی شعریم هەیە 83 یەکەم شعرم بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی هاوکاری و لە ناوەڕاستی هێشتاکانەوە بەڕاستی زۆرترین توانم بڵێم قۆناغی زێڕینی ئەدەبی من بۆ لە ناوەڕاستی هێشتاکان تا ڕاپەڕین و دواتری شەڵبەت بەرنووسین بە شێعر بە چیرۆک و لە 1970 بە دو هەتا ئێستاش زۆرتر بە شعری لیریک یا شعری گۆرانی کە توانم بڵم لە ئێستادا نزیک یان زیاتر لە 100 تێکستی من کراوەتە گۆرانی لەلایەن گۆرانی بێژانی کوردستان چ لە ناو چ لە دەروی کوردستان زیاتر دە 30 ساڵ تێپەڕ بووم بەسەر یەکەم شعر تا و بەسەر ئەو هەموو کارانی کە بگورە ئاماژەمان پێدان لایەنێک شوێنێک ئامادە نەبوو مەسەلەن دیوانێک دەبێت چی تێ بچێ دیوانێکمان بە چاپ بکەن هەر شاژنی نێو خەیاڵ و خەونی منی لەو ڕۆژەوە چرپەودەنگی دێوەکانی تۆ نابیستم لەو ڕۆژەوە چرپە و دەنجی دێوەکانی تۆ نابیستم هەرگیز دەنجی کەسێکی تر نەبۆتە جێ خواستی ویستم ڕۆژمە ژمار بۆ دیدارێ یەک بەیەکی وشەکانتم لەناو ڕەحما پاراستووە یەک بەیەکی وشەکانتم لە نێو ڕەحما پاراستووە وا هەز دەکەم کە من پێشتر ئەو وشانم نەبیستووە. من گۆرانی بێژەیە ڕەنگە زیاتر لەدە تێکستی منی کردوێ بە گۆرانی زیاتر لەدە تێکستی منی کردوێ بە گۆرانی نەمبینیوە جارێک داوەتی کۆنسێرتێک خۆیم کە
وەکو دیفاکتۆیەک تۆ هەیت بەڵام سێرەکە لەوەدایە ئەم هەموو مناسبە و کۆڕ و فستیڤالە ژیانیان نابێ بە بەرچاوتەوە مەجموعەیەک ئەوەندە دووبارە بنەوە لە سەردانی وڵاتان کە بەڕاستی ئەگاتە ڕادەی بێتامی شاعیر و نووسەر و نەرمەند سەفیری ینی ئەو میلەتەن لە هەر شوێنێ بن ئەنی خۆتەوە نیە شخصێکی وەکو هەر نەفرێکی تر کە دێت و دەڕاو دەمرێ ینی کاتێ من ئەگە بچمە تەنانەت تارانی تەنیش خۆمان ئەستەمۆڵی تەنیش خۆمان چوار تێکستی کوردی بخوێنمەوە بچمە ئامەد خۆ ساڵە بێچار نییە بەڕاستی ئەوە ئەزمموی شیعری باشوورە دەچێتە ئەوێ ڕاستی من بەڕاشکاوە نەبڵێم ینی واقعەکمانێ هەمومان دەیزانین ئەگەر بوێر بین لێرە لەم واقعەیە لە هەرێمی کوردستانە لە باشوورە ئەگەر هەر کارێکە دێ لە بواری ئەدەب و هونەر و فکر و چوزانم کوڕکچی دەسەڵات نەبی کوڕکچی حیزب نەبی ئیتر تۆ پەراوێزخراوی ئیتر تۆ بە جۆرێک لە زۆرەکان زۆڵی ینی هەمووشمان دەزانین کە چەمکی زۆڵ معاملەیەک لەگەڵ منداڵەکە کرێگەر بڵێن زۆڵە لەبەرەوە هەمیشە لە سایی کۆمەڵێک دەنگ و ڕنگ و قەڵەم و بەداخەوە کەەوەش پاژماوەی کللتوری سەقەتی سەردەمی ڕژێمی داژیکەری بەعسە ماوەتەوە چەند دڵی گریە شەو لەسەری دانیشتەوە ئەو شۆستەی ڕاکشاوە هێندەشەکەت و ماندووە ئەو شۆستەی ڕاکشاوە هێندەشەکەت و ماندووە خوازانێ چەند عاشقی بە یەکتری گەیاندووە. بەشێکی گەورە لە کللتور و نەتەوەکان بەو پاشماوە و ئاسەوارانەدا دەناسرێنەوە کە هەر کۆمەڵگایەکیان نەتەوەیەکیان وڵاتێک هەیەی وڵاتی فەڵەستین و غەزا یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین پاشماوە و ئاسەواری هەیە. هاوکارمان نیزال راپۆرتێکی ئامادە کردووە سەبارەت بە یەکێک لە گەورەترین مۆزەخانەکانی ئەو شارە کە شاری غەزەیە و وڵاتی فەڵەستین. با پێکەوە بینەریبین. ئەمە مۆزەخانەی ئەلعوقادا لە خانیونس لە باشووری کەرتی غەزا. مۆزەخانەکە سەر بە وەزارەتی گەشت و گوزار و شوێنەوار و هیچ لایەنێکی ڕەسمی نییە، بەڵکو دەرەنجامی ئەو شتانەیە کە وەلید عوقادی توێژەر کۆی کردوونەتەوە لە ماڵەکەی خۆیدا بەشێکی بۆ تەرخان کردوون. بالنسبة لهذا الموضوع قمت بهذا العمل بتأسيس لەبارەی ئەم بابەتەوە دەستم کرد بە بنیادنانی ئەم مۆزەخانەیە بە هەستێکی نیشتیمانیەوە، چونکە ئەمە کەمترین شتەکە فەڵەستینیەک پێشکەشی گەل و نیشتیمانەکەی بکات. لە سەرەتادا ئەم کارە بە ناوی ئیرەی نیشتیمانیەوە بوو. کاتێک دەمبینی داگیرکرد وڵاتەکەم تێک دەدات و وێرانی دەکات و ئەم کەلەپورە دەدزێت، بێگومان ئەم هەستە سەرچاوەی گرت و هەوڵمدا ئەوەی بۆم ڕزگار دەکرێت لەم مێژ و شارستانیەتە ڕزگاری بکەم. لە مۆزەخانەکەدا کەلوپەلی جۆرا و جۆر هەن. ژمارەیەک بەرد کە مێژۆکەیان نەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ لەمەوبەر، لەگەڵ چەند پارەیەکی کانزایی و کاغەز و ژمارەیەک کەلوپەلی دێرینی تری فەڵەستینی. من بەردەوام بە هەوڵی تایبەتی و تاکەکەسی خۆم لە دەمی منداڵەکانم گرتوتەوە و لە هەندێک ناوچەدا کاری هەڵکۆڵین دەکەم، بە تایبەت ئەو ناوچانەی لەلایەن داگیرکەرەوە هەڵدەکۆڵڕان و دەکێڵڕان. دواتر ئەو پارچە مێژویانم هەڵدەگرتەوە کە دەهاتە سەر زەوی و لەم مۆزەخانەیەدا دام دەنان و بۆ ئەوەی بیان پارێزم. لە بەشی شوێنەواری ئەم مۆزەخانەیەدا کە لە پولی چەند شارستانێتێکی تێدایە، بۆ نمونە سەردەمی یۆنانی کە 332 پێش زاین دەگەڕێتەوە، سەردەمی ڕۆمانی کە 36 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە، سەردەمی بێزەنتینەکان کە بۆ ساڵی 350 زاینی دەگەڕێتەوە لەگەڵ سەردەمی ئیسلامی. بالإضافة إلى الفترة الإسلامية. لە ناو پارەکە لە پوریانەدا کە عوقات کۆی کردوونەتەوە تابلۆیەک هەیە کە ژمارەیە بۆ ئەو دراوە ئیسلامیانەی خەڵکی فەڵەستین مامەڵەیان پێوە کردوون. الفترة الأموية اللي هو 107 هجرية بالإضافة إلى لە سەردەمی ئەمەویەکان لە ساڵی 1970 لەگەڵ سەردەمی عەباسیەکاندا دراوی ئیسلامی بە شێوەی دیناری زێڕ بوو. هەروەها دراوی سەردەمی سەلاحەدینی ئەیوبی والی دیمەشقیش لەم مۆزەخانەیەدا هەیە. لەبارەی ئەسیوپیشەوە دوو پارچە دراوی ئەو سەردەمەشی تێدایە. بوونی دراوی سەردەمی سەلاحەدینی ئەیوبی باشترین بەڵگەیە لەسەر بوونی سەردەمی ئەیوبیەکان لە فەڵەستین کە دوای چەند شەڕێکی قورستوانیان فەڵەستین لە داگیرکەران پاک بکەنەوە. بەشێک لە کەلوپە لە مێژوویەکانی عوقاد لەلایەن سەربازە ئیسرائیلیەکانەوە دزراون. بەم شێوەیە و بە هەوڵێکی تاکەکەسی مۆزەخانەی عوقاد چیرۆکی مێژوو کەلەپوری فەڵەستین پۆخت دەکاتەوە. لە چاوەڕوانی ئەوەی
مۆزەخانەیەکی ڕەسمی دابمەزرێنێت و دەرگاکانی بەڕووی خەڵکدا بکرێتەوە و ئەم کەلەپوریان پێ بناسرێنێت. نضال يوسف نارتي غزة فلسطين. کوردستان بەو پاژماوانەدا دەناسرێتەوە کە هەموو یەکێکیان تەمەنیان بە هەزاران ساڵە و هەر یەکێکی شایەت حاڵی مێژوویەکی هەزاران ساڵەیە. هەندێک لەمانە کراونەتە بەڵگەیەکی گەورەی مێژووی کە سەرەتاکانی شارستانیات بۆ کوردستان دەگەڕێتەوە. هەندێکی دیکەی بە هۆکاری جیاواز و لێشاوە جیاوازەکانی ئاینەکان و هەندێک لە لێشاوی سوپا گەورەکان فەوتاون. ji demjimêr çar SPD were me da rêkê û emberev şkefta kun cemedê ve çîn ku her sal di werzê havînê de û çilê havînê da cemedê çêtketin. Hêşta bo rêka me nêzîkî du demjimêrayê dimayî. هر سال جارێکی قاستا کنجا مدید کردن و که خوشیک و هم سفره و همچین روزه خود دمت خود برین و جارێک دی زغر نتینم. این جمده جارو ما خود بینیم. بله جارو ما رو هم تینیم. هنده جارو های هنده جارو کیمه. وقت بزنینت من هنده کد گوته وکی ماده که غازه تدا بار هنده مهندس هاد بون گوته ماده که غازه تدا جان نزد. افشکفتت کویتا دور امیدیه منطقه برای گوره گنده گیزه. اشکفته که یا نفداره الکنجمده جمده چت کرد بلکه چله هوینه جمده چت کرد. گرچه چله خلاص بیتن پشتینگیت حل یتن. پشتی سه دمجمێرە ئەم پێ هاتین ئەم گەشتینە دەرێ شکەفتە جەمە دەچێتکات و ئەوە دەرێوەیە جەمە دەچێتکەتن خەڵکی بە دەبەرەی خرد زانن و هەر ساڵ وەرزێ هاوینێدا چلێ هاوینێدا ئەف شکەفتە ئەوانەکە هینژیت بینن تنێ چلەیدا جەمە دەچێتکەتن وەرە پێک بە دابچینە ژوور بە و هینژی بچەوەت خۆ جەمە دەبینن قرآن خود سر مرا بید فد ها نه دمرو بشه که سوی سرید طازي نبض طازي جامدة ولا حوالي داشنيك ولا حبين تلاشي ولا صوت بمعنى سريت برينا قضا میدی بگشتی یا پراج جهن گزاری و جهن سیر که هر کسی که بید قصد آوه بکتن دیج جوانی آوه سر سرمان بیتن و که اوشکفت آوه نکت چوینه که تنه دوبرز هاوینه دا و دو چلی دا جمع دو چید کتن نهاد ورماری این آرتی دور آوریگاره قضا آمدیه لە دێر زمانەوە دەوترێت دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە بەڵام دەنگی دەهۆڵ لەگەڵ ڕەمەزان و پاشێواندا دێتە نزیکەوە وە کاریگەریەکەشی تەنها لە نزیکەوە هەیە ئەم سروتە یان ئەم جۆرە لە کللتورە کللتوری ساڵانی ڕابردوو بوو کە ئێستا بەداخەوە بەشێک لەم کللتورانە تەکنەلۆژیا یان شوێنی پێلێشکردوون یان بە تەواتی هێشتون دەهۆڵ کوتین لە کاتی پاشێواندا کە دەوترا خەڵکی نەهەڵسن پاشێوە یەکێکە لەو کللتورانەی تاک و تەرا لە هەندێک ناوچەی کوردستان ماوە هاوکارمان ئومێد ڕاپۆرتێکی ئامادە کردووە سەبارەت بەو بابەتە بابی نەربین دەوڵێدان ئەو نەریتە کولتوریەیە کە مەبەستی بە ئاگاهاتنی هاوڵاتیان بۆ نانی پارچی و لە مانجی ڕەمەزان
بەنێو کۆڵاناندا دەسوڕێنەوە هەرچەندە لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا ئەو نەریتە بەرەو کاڵبوونەوە چووە بەڵام چەند کەسێک لە شاری هەولێر تاکو ئێستاش خەریکی ئەو کارن و خۆیان باسی دەکەن چەند جارێک ویستویانە وازی لێبێنن بەڵام هاوڵاتیان پێش هاتنی مانجی ڕەمەزان بۆ خۆیان پەیوەندیان پێوە دەکەن و پێیان دەڵێن دەبێ بێن بۆ دەهۆڵ لێدان جەلیل جەمیل یەکێکە لەو کەسانەی کە نەریتی دەهۆڵ لێدان لە باوشیەوە بۆی ماوەتەوە و ئاواتەخوازیشە کە دوای خۆشی کەسێک هەبێت ئەو نەریتە بهێڵێتەوە. ئەم پیشەی دۆڵ لێدان لە باوکمەوە بۆم ماوتەوە باوکم 17 ساڵ لەیدا منیش 7 ساڵە بەردەوامم و دەمەوێ شتا شتێکی کولتورە باوە نامەوێ بمرێ ئەمەوێ زندێ بێتەوە بەڵێ خەڵک پێشوازیمان لێ دەکەن ئێستاگەر من ویستم ئەم ساڵ بەجێ بێڵم بەڵام خەڵکی داوایان لێ کردم بە تەلەفۆن و هاتنە لای ماڵمان وتیان نابێ وازی لێبینێم شتێکی کۆرە لەبەرەوە نییە کە تۆ هەستێنن بڵێ بۆ پاشیوانە خەڵکی هەستینی بۆ فتارکردنەوە بۆ بەربانگ بەڵام بۆ ئەوەیە تۆ شتێکی کولتورەوە ئێمە عەزمان لێ شتەکە خۆشە. دەهۆڵ لێدان لە چەندین وڵاتی ئیسلامی لە مانجی ڕەمەزاندا لە کاتی پاشیودا لێ دەدرێت وەک جەلیلیش باسی دەکات بەر لە تەواوبوونی مانجی ڕەمەزان بە چەند ڕۆژێک دەهۆڵەکەی دوای بەربانگێک هەڵدەگرێت و دەست بە لێدانی دەکات بەنێ ئەو ماڵانەدا دەگەڕێت کە لە پاشیودا خەبەری کردوونەتەوە بۆ وەرگرتنی بەخشیش و ماندووبوونەکەی. پێشتر خەڵک زۆر لێ دەدا پێشتر زستانە بوو خەڵکی باگانە داهات و ینی بڵێن باران و شتیەوە و شەو درێژ بوو خەڵکی دەنووست باگانە دەبوو موبایل و شتیوانە بوو تەکنەلۆژیا پێشکەوتو نەبوو بەڵام ئێستا پێشکەوتووە و خەڵکی دەتوانن بە موبایل و شتیاوەستن بەس بەڵام خاص منتیقەی ئێمە حەز دەکەن گویان لە دۆڵ بێ و داواکاریشیان هەیە هیچ ساڵێک وازی لێ نەینین بەڵێ پاداشتی منەوەیە کە بیستی ڕەمەزانان دەستی پێ دەکەم دەچم بۆ ناو ماڵان لە دەرگا ئەدەم هەر کەسە بە بەرژەوەندی خۆی چەندێکی بدات و هەروەندە زیاترنا ئەگەر عەز بکە بارەزوی خۆی چەندێکی بدا و پارەی دەدا گەرنانە. لە کاتی گەڕانی دەهۆڵ لێدەرەکان بەناو کۆڵاناندا لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیان لێ دەکرێت بە تایبەتیش منداڵان هاوڵاتیانیش خوازیارن نەریتی دەهۆڵ لێدان لە مانجی ڕەمەزان وەک کلتور هەردمێنێتەوە و بەردەوام بێت. دەتوانی وەکو ڕەمزێک بمینێتن شەشی زۆر جوانە و ئیشاڵڵا ئەو کلتورە هەر بمینێتن فکر لەوەی نەکەنەوە بڵێن ئەوڕۆ دنیا پێشکەوتەوە بەڵێ دنیا پێشکەوتەوە بەس کلتوریش لە پێشکەوتوی ئەگەر فکری لێ بکەیتەوە شتەشی جوانە و ئیشاڵڵا هەر بەو کلتورێ بڕۆینەوە ئەمە لەوەتی بوویمە هەر لەو کۆڵانەی بوویمە لە دایک بووم هەتا ئەو ڕۆژ هەر جێم لێبەوە ئیشاڵڵا هەر ئەوهاش بڕوە حەز دەکەن یعنی هەر کلتورەکە بمینێت و ئیشاڵڵا لەبیری نەکەین. هەرچەندە مانجی ڕەمەزان لە ئێستادا لە وەرزی هاوینە هاوڵاتیان بەهۆی کورتی ماوەی شەو کەمتر دەخەون و تا پاشی و باگان بەڵام دەهۆڵ لێدەر کاژمێرێک پێشبانج بەیانی لە ماڵەوە دێتە دەرەوە و دەست بە لێدانی دەهۆڵەکەی دەکات و بە ماوەی نیو کاژمێریش ئەو گەڕەکە تەواو دەکات کە تایبەتە بەخۆی ومێسۆمانی NRT هەولێر. لە ماوەی ڕابردوودا بەرنامەی لە پامنێرانەوە پێشکەش کرا بە ئێوەی خۆشەویست کە چەندین بابەتی هەمە چەشنی لە خۆگرت بوو هیوادارین جێگەی سەرنج بوو بێت و بەرنامەکانی ئایندا بابەتی سەرنج ڕاکێشتر چاوەڕێی خۆشەویستەکە. ڕێز خۆشەویستی ئامانج بابانی و ستافی بەرنامەکە قبول فەرموون.